تراکی حەوت لاپەڕا 97. چەند هەفتەیەک بەر لە وادەی تاقیکردنەوەکانی وزاری مەحموودی برام باری لە ناکاو لە ماڵەوە ڕاگەیەنرا. هەر کەس دەنگی بەهاتایە دایکم دەیقیژاند بەسەریدا و دەیوت دەنگت بەرز مەکەرەوە و هێمنی بپارێزە. مەحموودی برات دوای چەند ڕۆژێک ئیمتیحانی بە کەلۆری هەیە. ئەگەر یەکێکمان شوێنی یەکێکی ترمان بکەوتایە دایکم هاواری دەکرد بەسەریدا. یەکێکمان شتێکی لە دەست بەر ببوایەتەوە، یەکێکمان پاڵی بە یەکێکی ترمانەوە بنایە یان بیخستایە وەک ئەوەی هەموو جاروامان دەکرد کاتێک شەوان لە دەوری تەشتی جلشۆردنەکە کۆ دەبووینەوە کە سەرۆ خواردامان دەنا و چراکەمان لە سەریدا دەنا بۆ وانە خوێندن. ئەوە بەشی خۆی زلە و گوێڕاکێشان و لێدانی بەردەکەوت. لەسەریشی پێویست دەبوو لەبەر مەحموود هێمنی بپارێزێت تا بتوانێت وانەکانی بخوێنێت. ئەگەر یەکێکیشمان بیویستایە ئەوی ترمان بە لێدان بدات، ئەوە بەدزی دایکمەوە جوڵەیەکی پێکەنی ناوی دەکرد تا ئەوی تر خۆی نەگرێت و پێ بکەنێت. لەمەدا زۆر جار خوشکەکەم نەیدەتوانی پێنەکەنێت، زۆر هەوڵی دەدا پێکەنینەکەی بشارێتەوە. خۆ ئەگەر لەسەر ئەو جوڵە پێکەنی ناویە بەردەوام بووینایە، ئەوە پێکەنینەکەی دەتەقیەوە و چەند زلەیەکی مزری بەدەستی دایکم دەخوارد کە زۆر کەم لەباری هۆکاری پێکەنینەکەیەوە پرسیاری دەکرد تا ئەو کەسەیشی کە بووەتە هۆی پێکەنینی لێدان بخوات. ئەزموونەکانی ساڵی خوێندنمان تەواو کرد. مەحموود هێشتا بەردەوام بوو لە خوێندن چونکە تاقیکردنەوەی وزاری نزیکەی مانگێک پاش ئەزموونەکانی ئێمە بوو. هەرچەندە ئێمە ئەزموونەکانمان کۆتایی هاتبوو، بەڵام باری لە ناکاوی ناوماڵمان درێژەی هەبوو. چاوەڕوانیمان بۆ تەواوبوونی ئەزموونەکانی مەحموود لە چاوەڕوانیمان بۆ لە ناوچوونی داگیرکەر زیاتر بوو. کۆتا ڕۆژی ئەزموونەکانی وزاری کاتێک مەحموود لە قوتابخانە گەڕایەوە بە گەورەترین ئاهەنگ کە پێشوازی برای پێ بکرێت لە کاتی گەڕانەوەیدا پێشوازیمان لێ کرد و ئەوەی ماوەی 2 ڕۆژ بوو لە دڵماندا پەنگی خواردبووەوە دەرمان کرد. ماڵەکە پڕ بوو لە هاتوو هاوار. کوڕ و کچ هەمومان هێرشمان کردە سەر مەحموود و کەوتینە زلە و شەقلێدانی و دایکم سەیری دەکردین و هەوڵی دەدا خۆی وانیشان بدات بەڕاستێتی کە هاواری دەکرد واز لە براکەتان بهێنن، بەڵام نەیتوانی زەردەخەنەکەی سەر لێوی بشارێتەوە. پاش ئەوەی لە لێدانی مەحموود بووینەوە هەمومان بە مەحموودیشەوە هێرشمان کردە سەر دایکمان و سەر و دەست و قاچیمان ماچ دەکرد و ئەویش هەوڵی دەدا لە دەستمان دەربازی ببێت. لەمەیاندا بەڕاستی نەبوو چەند هەوڵیدا پێکەنینەکەی بشارێتەوە سەرکەوتوو نەبوو. ئەنجامەکانمان ڕاگەیەنرا، هەمومان دەرچوو بووین، تەنیا حەسەنی ئامۆزام نەبێت کە لە پۆلی دوی ناوەندی دەرنەچوو. پێویست بوو چاوەڕوانی ئەنجامی مەحموودیش بکەین. ڕۆژی ڕاگەیاندنی ئەنجامی ئەزموونە وزاریەکان باری لە ناکاوی لە جاری پێشوو جددیتر ڕاگەیەنرا. مەحموود بە ڕوخساری گەشەوە گەڕایەوە، خەریک بوو لە خۆشیدا بتەقێتەوە. دەرگەکەی کردەوە و یەکەم قسەوتی دایە گیان 92 هێناوە. فرمێسک لە چاوی دایکم هاتە خوارەوە. پاشان دەستی بە هەلهەلە لێدان کرد و ئاهەنگی هاتوو هاوارەکەمان دووبارە کردەوە. چونکە دەرچوون و سەرکەوتنی مەحموود دەرچوون و سەرکەوتنی هەمووان بوو، هەمومان بەشمان هەبوو تێیدا. دایکم بەرەو چێشخانەکە ڕۆیشت سینیەک هەڵوامان بۆ ئامادە بکات تا مەحموود بیبات بۆ فڕنی گەڕەکەکە بۆمان ببرژێنێت. کاتێک هێنایەوە چاوەڕوانمان نەکرد دایکمان بیکاتە ئەو قاپانەوە کە لە چێشخانەکە بۆی هێنابووین. لە هەموو لایەکەوە تێی بەربووین و ئەویش بە دەستی ئاماژەی دەکرد وەک ئەوەی بیەوێت هەر کەس دەستی بۆ ببات لی بدات و لی نەدات. بەڵام سەرکەوتوو بوو لە بەرزکردنەوەی بەشێکی تا دای بنێت بۆ ئەو خزم و دراوسەیانەی دێن بۆ پیرۆزبایی. باپیرم تووشی نەخۆشیێکی قورس بوو، وا دیار بوو بەجێمان دەهێڵێت. زۆر کەم لە ژوورەکەی دەهاتە دەرێ، توانای ئەوەی نەمابوو بچێت بۆ مزگەوت، تەنیا بۆ نوێژی جومعە دەچوو. بەشداری دانیشتنە ڕۆژانەکانی پیاوانی گەڕەکیشی لە گۆڕەپانە ناسراوەکەدا نەدەکرد. لەوانەیە دەرنەچوونی حەسەن زیاتر غەم و خەفەت و نەخۆشیەکەی زیاتر کردبێت و حەزی نەدەکرد بەشداری بۆنەکانمان بکات. لەگەڵ ئەوەشدا هەمووان لە دەوری کۆبووینەوە و یەکەم شەو لە لای بووین و هەوڵماندا وا بکەین پێ بکەنێت و باری شانی سووک ببێت. مەحموود لەسەری پێویست بوو چاوەڕوان بکات پشووی هاوین و ساڵێکی تەواویش لە دوای خوێندنی دواناوەندی بەسەر بچێت تا بتوانێت پەیوەندی بە زانکۆکانی میسرەوە بکات. ئەوە دەرفەتێکی نمونەیی بوو بۆ ئەو
تا هەندێک پارە کۆ بکاتەوە کە بۆ سەفەرکردن بۆ میسر پێویستی پێی بوو. بیرۆکەی کارکردن لە نێو زەویە داگیرکراوەکانی ساڵی 1948 بە تەواوەتی ڕەتکراوە بوو، لەبەر ئەوە دەبوو بەردەوام بێت لە کارکردن لە کاگەکەی خاڵۆم و بگەڕێت بۆ زێدەکاری دیکە تا بتوانێت لێرە و لەوێ قڕوشی سپی بۆ خوێندن کۆ بکاتەوە. محمود بیری کردەوە و دایکیشم لەگەڵیدا زۆری بیر کردەوە. لە کۆتاییدا بۆچوونی هەردووکیان ئەوە بوو محمود دەست لە کارکردن هەڵبگرێت لە کاگەکەی خاڵۆم و محەممەدی برام بچێتە شوێنی و ئیدی حەسەن و محەممەد لە کاگەکەی خاڵۆم کار بکەن. محمود خۆی یەکلایی بکاتەوە بۆ کارێکی دیکە کە دەرفەتی دەستکەوتنی پارەی زیاتر و باشتر بێت. بیرۆکەکە وابوو بە کارێک دەست پێ بکات کە سەرمایی زۆری پێویست نەبێت. بڕیاریدا لە شوێنی سەوزەفرۆشەکانی گەڕاک سەکۆیەک دروست بکات. ئەوە تەنیا چەند لیرەیەکی پێویستە و دەتوانێت کاسبیەکی سادە بکات، بەڵام دەکرێت بە درێژایی ئەو ماوەیە کە زیاترە لە ساڵێک پارەیەکی باش کۆ بکاتەوە. دەمە و بەیانی زوو لەگەڵ کۆتایی هاتنی قەدەغەی هاتوچۆدا دایکم محمودی لە خەو هەڵدەستاند و دەچوو بۆ بازار بۆ ئەلوەی سەوزە و میوە و 3-4 لیرەی پێبوو، چەند جۆرێک سەوزەی پێدەکڕی و دەیهێنایەوە بۆ سەر سەکۆکەی تا ڕێکیان بخات و دەست بە فرۆشتنیان بکات. کاتی نیوەڕۆ ئەو سەوزەیی مابووەوە کۆی دەکردەوە و دەیهێنایەوە بۆ ماڵەوە تا دایکمان بۆ خۆمان بەکاری بهێنێت. هەموو ڕۆژێک لە داهاتی ئەو ڕۆژە 20 قڕۆشیان چارەکە لیرەیەکیان هەڵدەگرت تا کۆی بکەنەوە. سەپاندنی قەدەغەی هاتوچۆ لە ڕۆژدا ناوبەناو دووبارە دەبووەوە و بەهۆی ئەوەی دراوسەکانمان پێویستیان بە سەوزە هەبوو دەیان کڕی. ئیتر سەرباری بوونی قەدەغەی هاتوچۆ هیچ سەوزەیەک خراپ نەدەبوو. دەیتوانی لە نێو کۆڵان و گەڕەکدا بەبێ ئەوەی لە سەربازانی داگیرکەر بترسێت بە دراوسەکانی بفرۆشێت، چونکە سەربازەکان لە هاتنە نێو خێوەتگەکە دەترسان نەبادا لەلایەن خۆبەختکارانەوە بۆسان بۆ نەرابێتەوە. لەگەڵ بەردەوامی بەرەنگاربوونەوە و کاری خۆبەختکارانە و بەرزبوونەوەی سەرکردە سەربازیەکان لە مەترسی قەرەباڵغی خێوەتگەکان و تەنگەبەری کۆڵانەکانی و ئەو زیانانەی لە خەڵکوتانە سەر خێوەتگەکان لێیان دەکەوێت تێگەیشتن. بۆیە بیریان لەوە دەکردەوە شەقامی فراوانی ئەوتۆ دروست بکەن، هەر خێوەتگەیەک بۆ چەند پارچەیەکدا بەش بکات و بتوانرێت بە ئاسانی دەوری بگیرترێت و جیا بکرێتەوە و بپشکنرێت. ڕۆژێکیان قەدەغەی هاتوچۆ بەسەر خێوەتگەکەماندا سەپێنرا. هێزێکی زۆری سەربازی هاتن وەک ئەوەی پرۆسەی داگیرکردنێکی نوێ بێت. هەندێک سەرباز قوتووی بۆیەی سوور و فڵچەی بۆیاخکردنیان پێبوو. لەسەر هەندێک دیوار بە ڕەنگی سوور و بە گەورەی PTX دەنووسرا. لەسەر هەندێک دیواری دیکە پاش هەندێک پێوانکاری هێڵک دەنووسرا و ئێکسێکی بچووکیش لەسەری دەنووسرا و ئیتر بەو جۆرە. پاشان هەریەک لەو خاوەن ماڵانەی نیشانە لەسەر دیواری ماڵەکەیان نووسرا بوو ئاگادارکردنەوەیان پێدرا کە ئەو خانوانەی لەسەر دیوارەکانیان ئێکسی گەورە نووسراوە تێک دەدرێت و دەڕوخێنرێت. ئەوانەشی ئێکسی بچووک و هێڵێکی لەسەر نووسراوە ئەوە لە لای ئێکسە بچووکەکەوە تێک دەدرێت. لەگەڵ هەر ئاگادارکردنەوەیەک بە خاوەن ماڵێک دەنگی گریان و جنێ و شیوەن بەرز دەبووەوە. باشە ئەو خەڵکە کوڕ و کچ و خێزانیان بۆ کوێ ببەن سەر لە نوێ دەکەونەوە سەر شەقام. لە باشی بەختی ئێمە هیچ کام لەو شەقامانەی دروست دەکران نەگەیشتە ماڵەکەمان و هیچ هێمایەک لەسەر دیوارەکەمان نەنووسرا. وای لێ هات ماڵەکەمان بەهۆی ڕووخانی خانووی دراوسێکەمانەوە لە بری ئەم کۆڵانە تەنگەڵانی ئێستا دەیڕوانیە سەر شەقامێکی بەرین. وا دیارە ئەمە بە دیاریکراوی لە بەختی مەحمودی برام بوو، چونکە ئەگەر ماڵەکەمان تێک بدرایە یان بەشێکی تێک بدرایە ئەوە هەموو ئەو پارەی مەحمود کۆی کردبووە بۆ خوێندن لە میسر خەرج دەکرا و هێشتا بەشی نەدەکرد و نەیدەتوانی لە کەرتی غەزە بچێتە دەر و ئێمە لەسەر شەقام بەجێ بهێڵێت. بەڵام خۆی گەورە خۆشی ویست و دایکە بێچارەکەشمی خۆش ویست وەک ئەوەی گوێم لێبوو کاتێک بێکەوە قسەیان دەکرد و وایان دەوت. پاش چەند ڕۆژێک بلدۆزەر هات و هێزێکی زۆری سوپایان لەگەڵدا بوو. ڕایان گەیاند پێویستە ئەو ماڵانەی بۆ تێکدان دیاریکراون چۆڵ بکرێن. بلدۆزەرەکان دەستیان کرد بە خاپۆرکردنی خانووەکان، هەروەک چۆن دێ و ئێسکی نێچیرەکەی ورد و خاش دەکات. بەوەش دڵی سەدان پیا و ئافرەت و منداڵ کە خۆیان لەسەر شەقام بینیەوە ورد و خاش بوو. بلدۆزەرەکە لە خێوەتگەکەدا دەهات و دەچوو، لەگەڵ هەر هاتنیان چۆنێکدا پیاوێک بەلادا دەهات یان ئافرەتێک لە پاش پرچڕنین و لە ڕوومەتی خۆدانی دەکەوتە سەرزەوی، یاخود لێدانی تۆند لەلایەن سەربازەکانەوە لە کاتێکدا پیاوێک هەوڵی بدایە خۆی بخاتە بەردەم بلدۆزەرەکە تا ڕێگری چوونە پێشەوە بۆ ڕووخاندنی سەربانی ماڵەکەی لێ بکات
کە منداڵەکانی لە ساییدا دەژیان. لەگەڵ هاتنی ئێوارەدا بەسەدان نەهامەتی سەر لە نوێ دادەبارن. پێویست بوو خەڵکەکە ساڕێژی برینی هەندێکیان بکەن. ماڵی مامم لەسەر و وەختی شوکردنەوەی مامۆژنمەوە چۆڵ بوو. حەسەن و ئیبراهیمی ئامۆزام لەگەڵ باپیرمدا لە ماڵی ئێمە دەژیان. بۆیە دایکم ڕێگەیدا 2 ماڵە دراوسێمان لە خانووەکەدا بە شێوەیەکی کاتی بژین تا ئەو کاتی شوێن بۆ خۆیان پەیدا دەکەن. هیچ مەپرسا ئەو 2 ماڵە چۆن سوپاسیان دەکردین. بۆ ڕۆژی دواتر نوێنەرانی خاچی سوور هاتن بۆ بینینی ئەوەی ڕوویداوە و تۆمارکردنی ڕاستیەکان لە داتاکاندا. بۆ ڕۆژی دوای ئەوەش فەرمانبەرانی بەشی نیشتەجێکردنی ئاژانسی بەهاناوەچوون و بەکارخستنی پەنابەران هاتن و داتاکانیان کۆ کردەوە و هەواڵیان بە ماڵە ڕووخاوەکاندا کە ئاژانسەکە لە جێگەی تر خانووی نوێیان بۆ دروست دەکات. ئەوەش هەواڵێکی خۆش بوو لە ئاسمانەوە بەسەر خەڵکەکەدا باری. بەسەدان پرسیایان ئاڕاستە دەکرا کەی و لەکوێ و چۆن نیشتەجێ دەکرێن. فەرمانبەرەکانیش هیچ وەڵامێکی ڕوونیان پێ نەبوو. بەڵام مانگێک تێپەڕی نەکردبوو دەست کرا بە گواستنەوەی خێزانەکان بۆ خانووی نوێیان لەو گەڕەکانەی تازە لە کەرتی غەزە یان شاری عەریش دروست کرا بوو. بە جۆرێک ئیسرائیل لە ساڵی 1967دا هەموو سینای داگیر کردبوو. ئەو 2 خێزانەی لەو ماوەیەدا لە خانووەکەی مامەم نیشتەجێ بوون گواستیانەوە. هەر خێزانێکیان خانوویەکی نوێی وەرگرت. کردنەوەی دەرگەی کارکردن لە ناو خاکی داگیرکراوی 1948 مقۆمقۆیەکی لە نێو خەڵکیدا دروست کردبوو. بەڵام پێویستی زۆری خەڵک بۆ دابینکردنی بژێوی منداڵەکانیان و داپۆشینی ناموسیان لە خانووی باشدا کە دەرکەی هەبێت و دابخرێت و دیواری حەوشەی هەبێت، ناوماڵیان لە دەرەوە دیار نەبێت وەک ئەوەی لەسەر شەقام بن، وای کرد ڕازی ببن بچن لە خاکە داگیرکراوەکان کار بکەن. پێداویستیەکانی خوێندن و داو و دەرمان و گرانی و جگە لەوانش بەهێزتر بوو لە هەر بۆچوونێکی ناڕازی لە کارکردن. هەر بۆیە ڕەوتی ژیان ویستی بەردەوامبوونی ژیان و گەشەسەندنی ئاستی هەیە و مکۆڕبوونی باوکان لەسەر دابینکردنی بژێوی و ئایندەی منداڵەکانیان وای کرد ئەو ڕەوتە وردە وردە دەست پێ بکات تا بووە کارێکی ئاسایی و خەباتکارانی ژنیان دەتوانی ڕێگری لێ بکەن یان ڕای بگرن. پاش دروستکردنی شەقامەکان لەلایەک و کردنەوەی دەرکەی کارکردن لە ناوخۆ لەلایەکی تر، ئەو جەنگە تۆقێنەرەی هەوڵگری داگیرکەر و سوپاکەی لە دژی بەرگریکاران بەڕوونی دیار بوو دەزانرا هەست بە شتێک لە ئاسوودەیی دەکەن. بۆیە هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ لە بەیانیاندا لە جاران زیاتر بوو تا کرێکاران بتوانن لە وادەی دیاریکراوی خۆیدا بچنە سەرکارەکانیان. پاشگەشتی چەند کاتژمێرێک لە کەناری خۆرئاوا و کەرتی غەزەوە بۆ حەیفا و یافا و شوێنەکانی تر، بەڕوونی دیار بوو ئاستی ژیانی ئەو خێزانانەی کەسیان هەبوو لە ناو خۆدا کار بکات وردە وردە باش دەبوو. لە ماوەیەکی کەمدا ئەوەی سەربانی ماڵەکەی قڕمیت بوو لای دەبرد و لەجێی ئەوە پلێتی چینکۆی دادەنا. یەکێکی دیکە دیواری حەوشەکەی بەرزتر دەکردەوە، ئەوی تر دەرگیەکی بەهێزی بۆ خانووەکەی دروست دەکرد، یەکێکی تریش کیسەیەک چیمەنتۆ و کەمێک لمی زبری کەنار دەریای دەهێنا و وەستایەکی بانگ دەکرد زەوی ماڵەکەی چیمەنتۆ بکات. بەو جۆرە خانووەکانی دەوروبەرمان وردە وردە سەر لە نوێ نۆژەن بوونەوە. خانووەکەی ئێمەش هەروەک خۆی مابووەوە، هەرچەندە بەر لە شەڕ باشترین خانوو بوو لە گەڕەکەکەدا، بەڵام ئێستا بەراورد بە نۆژەن بوونەوە و گۆڕانکاری خانووی دراوسەکانمان ئەوەی ئێمە لە پاشەکشەدایە. هەندێک لە دراوسەکان کە حاڵیان باش نەبوو گۆڕانکاری گەورە لە خانووەکانیاندا بکەن، پەنایان دەبرد بۆ هێنانی پارچە نایلۆنی گەورە و داپۆشینی سەرقڕمیتەکە، بە جۆرێک هەموو سەربانەکە دابپۆشێت. پاشان دەهاتن لێوارەکانیان دەپێچاو بە پارچە تەختە و بە بزماری بچووک دەیان چەسپاند. لەسەر هەر لایەکی قڕمیتەکەش کیسەیەکیان دادەنا. کیسەکە لەسەر نایلۆنەکە نەدەخزا. ئەو جۆرە کیسانە قورسایی لەسەر نایلۆنەکە دروست دەکرد و ڕێگر بوو لەوەی بجوڵێت و بکەوێت. ئەم جۆرە پرۆژەیە تێچووی زۆر نەبوو، چارەسەری کێشەی دڵۆپەکردنی ئاوی باران بۆ ژوورەکان و تڕکردنی فەرشەکانی دەکرد کە ئێمە ناچار بووین دەفر و تەشتی بۆ دابنین کاتێک کە خەوتوین. کاتێک دایکم لەگەڵ مەحموودی برام لە کارەکی کۆڵیەوە و زانیان چەندی تێدەچێت، بڕیاریاندا سەربانی خانووەکەمان بە نایلۆن دابپۆشن. مەحموود نایلۆن و پارچە تەختە و بزماری کڕی و چەکوشێک و پەیژەیەکی بە ئەمانەت لە ماڵە دراوسەیەک هێنا.
دەستی بەکارەکە کرد و حەسەن و محەممەدی برام بەردەستیان دەکرد. دانانی نایلۆن لە سەربانی ژوورەکان گەشەکردنێکی سەرسوڕهێنەری ژیانمان بوو لە زستاندا. ئیدی بە ئاسوودەی دەخەوتین و خەمی دڵۆپەکردن و دەنگی دڵۆپەی بارانمان نەما کە دەکەوتە نێو دەفرەکان و هەندێک جاریش پریشکەی باراناوەکە بەر ڕوخسارمان دەکەوت. چوو بوومە پۆلیسەی سەرەتایی. ناوبەناو پزیشکی نۆرینگەی ئاژانس دەهات بۆ سەردانی قوتابخانە و بەناو پۆلەکاندا دەگەڕا و پشکنینی بۆ ڕۆژی تەندروستی قوتابیەکان دەکرد. بزانرایە هەر کەس بەدخۆراکە و بنیاتی جەستی بە شێوێکی بەرچاو لاوازە ئەوان ناویان تۆمار دەکرد و پاش چەند ڕۆژێک ئەو قوتابیانە کارتیان پێدەدرا کە دەیانتوانی بەو کارتانە ڕۆژانە یەکجار لە مەڵبەندی تەندروستی سەر بە ئاژانسی بەهاناوە چوون لە خێوەتگەکە نان بخۆن. ئەم جارە پزیشک هات و گەشتی خۆی لە قوتابخانەکەمان ئەنجامدا. کاتێک هاتە پۆلی ئێمە لە منی پرسی ناوم چییە و تۆماری کرد. ئەو کاتە زانیم کارتی نان خواردنم پێدەدەن. پاش چەند ڕۆژێک ئەو کارتەم وەرگرتەوە. ئەوەندە دڵخۆش بووم پێی خەریک بوو شاگەشکە ببم. کارتەکەم هێنایەوە بۆ ماڵ و مژدەمدا بە براکانم. فاتیمە زۆر تووڕە بوو. پەلاماری دام و هەوڵیدا کارتەکەم لێ وەربگرێت و دەیقیژاند. ئێمە هەژار نین. منیش هاوارم بۆ دایکم برد و ئەویش بانگی فاتیمەی کرد و پێیوت وەرگرتنی کارتی خواردن هیچ نەنگێکی تێدا نییە. ئێمە پەنابەرین بۆیە شتێکی سروشتیە یەکێک لە منداڵەکانمان کارتی خۆراک وەربگرێت. لە ڕاستیدا ئێمە لەسەر حسابی ئاژانس دەژین. خانووەکەمان هی ئەوانە، قوتابخانەکان هی ئەوانن، بنکەی تەندروستی هەر هی ئەوانە. کاتێک خانووی ئەو خەڵکە ڕوخێنرا جگەلەوان کێ خانووی بۆ دروستکردن. ئیتر فاتیمە ناچار بوو وازم لێ بهێنێت. هەموو ڕۆژێک لە نێوان وانەکاندا یان پاش کۆتایی پێهاتنی وانەکان بە سەدان قوتابی و کوڕ و کچ بەرەو خواردنگەکەی ئاژانس دەڕۆیشتن. بەڕێزی درێژ ڕادەوەستاین یەک بە دوای یەکدا پاش قەرەباڵغی و پاڵنان و بێکدا هەڵپژان دەچووینە ژوورەوە بۆ ناو خواردنگەکە و لەوێ بە ناچاری بێدەنگ دەبووین چونکە بەڕێوبەری خواردنگەکە لەوێ لە پشت مێزێکەوە دانیشت بوو. کارتەکەی لە هەریەکەمان وەردەگرت. خەتێکی بەسەر ژمارە و بەرواری ڕۆژەکەدا دەهێنا. پاشان کارتەکەی پێدەداینەوە. ئەنجانانێکی بچووکمان وەردەگرت و دەچووینە پێشەوە و کرێکارێکی تری خواردنگەکە سینیەکی خانەخانەی پێدەداین کە لە هەر خانەیەکدا جۆرێک خواردندا نەرابوو. 3 یان 4 جۆر میوە یان محەلەبیشیان لەگەڵدا بوو. خواردنەکەمان وەردەگرت و دەچووینە هۆڵەکە کە مێزی تێدا بوو، کورسیش بە دەوریدا دانرابوو. دادەنیشتین و هەر یەکەمان ئەو خواردنە خۆشەمان دەخوارد. پاشان سینیەکەمان دەبرد و لە پەنجەری خواردنگەکەوە پێمان دەدانەوە تا بیشۆن و لە دەرگەکەوە دەچوینە دەرەوە. لە دەرگەی چوونە دەرەوەدا 1-2 کارمەندی تەندروستی پیاو یان ژن ڕادەوەستان بۆ پشکنین نەکا قوتابیەک خواردنەکەی نەخواردبێت و لەگەڵ خۆی بیباتە دەرەوە بۆ کەسێکی تر چونکە ئەو خواردنە لەبەر هۆکاری تەندروستی پێیان دراوە. هەر کەس بگیرایە خواردنی پێبوایە خواردنەکەی لێ وەردەگیرایەوە و دەخرایە سەبەتەی خاشاکەوە تا فێر ببێت خۆی لە ژوورەوە بیخوات. ئیبراهیمی ئامۆزام ئازیزترین هاوڕێم بوو. هەمیشە پێکەوە بووین. ڕۆژێکی سێشەممە بوو لەگەڵم هات بۆ خواردنگەکە. ڕێککەوتە بووین کفتەی بۆ بکەمە ناو نیونانەوە. ڕۆژانی سێشەممە کفتەمان وەردەگرت. کیسەیەکی نایلۆنی بچووکم لەگەڵ خۆم بردبوو. لەسەر مێزەکە دانیشت بووم و ئیبراهیم لای دەرگەی چوونە دەرەوە چاوەڕوانم بوو. بە هێواشی و ئاگاییەکی زۆرەوە نیوەی کفتەکەی خۆمم خستە نێونانەکەوە و خستمە کیسەکەوە و لە ناو پانتۆڵەکەمدا شاردمەوە. بەشەکەی تریم خوارد و ڕاوەستام سەیری دیمەنی پانتۆڵەکەم بکەم تا لە کاتی پشکنین ئاشکرام نەکات. وەک کوڕێکی بە ئەدەب لە ست عائیشە نزیک بوومەوە کە لە دەرگەی پشکنین ڕاوەستا بوو. دەستم بۆ لای سرم هەڵبڕی بوو. بە خێرایی پشکنین کرا و ڕۆشتمە دەرەوە. بەلای ڕاست و چەپدا ئاوڕم دایەوە. چاوم بۆ ئیبراهیم دەگێڕا و دەستم لە ناو پانتۆڵەکەمدا بوو تا نانەکەی بۆ دەربهێنم. هەر کە گرتم بە دەستمەوە چەند منداڵێکم لە دەوری خۆم بینی. 3 کوڕی ماڵێک بوون کە ماڵیان لە نزیک بنکە تەندروستیەکە بوو. بەهۆی ئەوەی زۆر شەڕەنگێز بوون ئێمە ناومان لێ نابوون چەتا. هێرشیان بۆ هێنام تا لەفەکەم لێ بدزن. بە خێرایی ڕام کرد و ئەوانی شوێنم کەوتن. من بە هەموو هێزمەوە ماوەیەکی زۆر ڕام کرد و هەستم کرد لەیان دوور کەوتومەتەوە. ئاوەڕم دایەوە بۆ دواوە تا دڵنیا بموەستاون یان هەر بەدوامەوەن. هەر کە ئاوەڕم دایەوە ڕاستەوخۆ ئەو بەردەیەکیان تێگرت بووم بەرچاوم کەوت.
دنیا لە بەرچاوم ڕەش دەگەڕا و نانەکەم لە دەست کەوتە خوارەوە و کەوتە سەر خۆڵەکە. نەمتوانی یان نەمدەوی سرم دانەوێنم و هەڵی بگرمەوە. کارتەکەم بەدەستەوە گرتبوو، بەڕاکردن بەدایەدایە بەرەو ماڵەوە چوومەوە. ماوەیەکی زۆر ڕۆیشتم و دەستم لەسەر چاوم بوو تا گەیشتمە ماڵەوە. دایکم بە ترسێکی زۆرەوە بەرەو ڕووم هات و دەستمی لەسەر چاوم لابرد و سەیری کرد بزانێت چی بووە و هاواری کرد هەی ڕۆ کوڕەکەم چاوی لە دەست داوە. سەرپۆشەکەی دا بەسەریدا و فڕاندمی. جارێک هەڵی دەگرتم و جارێک ڕای دەکێشام. لە کاتێکدا دەستی گرتبووم بەرەو نۆرینگەکەی ئاژانسی دەبردم. پاش هەوڵ و ماندوو بوون گەیشتینە نۆرینگەکە و چوینە بەشی چارەسەری چاو کە پەرستارێکی پسپۆڕی لێبوو. کاتێک گەیشتین پرسیاریان لە دایکم کرد لەبارەی کارتی نۆرینگەکەوە کە ناتوانرێت بەبێ ئەو کارتە چارەسەری هیچ کەس بکرێت. دەبوو کارتەکەت پێبێت و پاش هەندێک کاری ڕۆتینی تۆمارکردن ئەنجا چارەسەرت دەکەن. بەڵام دایکم لە پەشۆکایی و ترسی ئەوەی چاوم شتێکی بەسەر بێت لەبیری چوو بوو کارتەکە لەگەڵ خۆی بهێنێت. بۆیە دەستی کرد بە تکا و پاڕانەوە و هەوڵدان، بەڵام بێسوود بوو. وتیان کارتەکە بهێنا چونکە بەبێ ئەو کارتە ناتوانین هیچ بۆ کوڕەکەت بکەین. لەسەر کورسێ تەختەکەی بەردەم نۆرینگەی چاوەکە داینیشاندم و ئەو چووە بۆ هێنانی کارتەکە پێش ئەوەی نۆرینگەکە دابخرێت. پەرستارەکە پاش ئەوەی دڵنیا بوو دایکم چووەتەوە کارتەکە بهێنێت بانگی کردم و داینیشاندم لەسەر کورسێکە و دەستی کرد بە پشکنین بۆ چاوم و پارچە شاشێکی لەسەر دانا و بەستیم. منیش دانیشتم چاوەڕوانی هاتنەوەی دایکم بووم. دایکم بە هەناسە بڕکەوە هاتەوە و تەواو ماندووشەکە دیار بوو. ڕێکارەکانی تۆمارکردنیان تەواو کرد و لەگەڵ پەرستارەکە قسەی کرد و دڵنیا بووەوە چاوم باشە. پاشان بۆ پەڕی سۆز و خۆشەویستی دایکانەوە دەستی گرتم و بەهێمنی هاتینەوە بۆ ماڵەوە. کێشەی من و لە کێشەکەشم گەورەتر برینداربوونی چاوم نەبوو، بەڵکو ئەوە بوو فاتیمەی خوشکم ئەو ڕەوشەی قۆستبەوە و کارتی خۆراکەکەی دڕاندبوو. ئەمەش وەک ئەوە وابوو چاوەکەی ترمی بریندار کردبێت چونکە لە نان خواردنی خواردنگەکە بێبەشی کردم. لەو ماوەیەدا باری ئابووریمان مامناوەند بوو. هیوا هەبوو بەهۆی کارکردنی خێزانەکانیان لە ناو خاکی داگیرکراودا حاڵیان لە ئێمە باشتر بوو. هەش بوو حاڵی لە ئێمە خراپتر بوو، وەک خێزانی عەبدی دراوسێمان کە 4 کوڕ و 3 کچی هەبوو بە خێوکاریشان نەبوو. مێردەکەی ساڵی 1967 شەهید بوو لە دوای خۆی ژن و منداڵەکانی بەجێ هێشت بوو. وەک دایکم دەیوت زۆر منداڵ بوون کە بەجێ هێشتن. ئاژانس زۆربەی پێداویستیەکانی ژیانی بۆ دابین دەکردین، بەڵام هەندێک کونجوکە لەبەری ژیان هەن پێویستیان بە پارەیە و ئاژانس نەیدەتوانی پەڕیان بکاتەوە. عەبد پێویستی بەوە بوو باری شانی خێزانەکەی سوک بکات و هەندێک پێداویستی تر بۆ کوڕ و کچەکانی دابین بکات. لەو پێناوەشدا عەبد هیچ دەواازەیەکی بەدەستهێنانی ڕۆزی لە بەردەمدا نەبوو جگە لە ڕێگاکەی خۆی. منداڵەکانی ڕۆژی جومعە بە کیسە گوێنیەکەوە بەرەو شوێنێکی دووری نزیک لە سنووری ساڵی 1948 دەردەچوون. ئەوێ زبڵدانی جوولەکە نشینەکانی ئەو نزیکەی لێبوو، لەبێ پێڵاوی کۆن و هەندێک خواردنی قوتوبەند کە ماوەکەیان بەسەرچوو بوو، شوشەی بیری بەتاڵ و ئەو شتانیان کۆ دەکردەوە و ئەوەی پاری بکردایە دەیان فرۆشت. ئەوەشی بە کڵکی بەکارهێنان بەهاتایە دەیان خستە کیسەکانیان و دەیان هێنایەوە بۆ ماڵ. عەبد شوشەکانی بە جوانی دەشۆرد و دەیفرۆشتن بە ئافرەتێکی تر کە لە بەردەم نۆرینگەکەدا دادەنیشت. خەڵکی لێیان دەکڕی و ئەو دەرمانانەیان تێدەکرد کە لە نۆرینگەکە وەریان دەگرتن. پێڵاوەکانیشی پاک دەکردەوە و بە فرۆشیارێکی بازاڕەکی دەفرۆشتن، ئەویش بە خێوەتگە نشینەکانی دەفرۆشتەوە. هەموو بەیانیەکیش دەچوو بۆ نۆرینگەکە و شیری لەو ئافرەتانە دەکڕیەوە کە وەریان دەگرت و بەکاریان نەدەهێنا. لوقمی لێ دروست دەکرد و لە بەردەرگی قوتابخانەدا دادەنیشت و بە قوتابیەکانی دەفرۆشت. هەر قوتابیەکیش پارەی پێ نەبوایە لە بەرامبەر پارچەنانێکدا پێی دەدا، بەشێک لە نانەکەشی دەبردەوە بۆ خێزانەکەی خۆی. ئەوەشی زیاد بوایە دەیفرۆشت تا هەندێک پارەی دەست بکەوێت و پێداویستی کوڕ و کچەکانی دابین بکات و ڕازی و خۆشحاڵ بوو بە بەشی خۆی. دانیشتە بوو بە خوێنی هەناوی منداڵەکانی باوکە شەهیدەکانی پەروەدە دەکرد. محمودی برام لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی قاهیرە وەرگیرا. ئەو ڕۆژەی زانیمان بەو بۆنەیەوە ئاهەنگمان گێڕا، وەک هەموو جارێک بە هاوارکردن و هێرشبردن بۆ محمود و لێدانی دایکی شمسینێک حەڵوای بۆ ئامادەکردین و ژنان بۆ پیرۆزبایی دەهاتنە سەردانی. محمود دەستی کرد بە خۆ ئامادەکردن بۆ سەفەر. سەکۆی میوەفرۆشیەکەش دەبوو بەردەوام بێت چونکە تێچووی خوێندنی ساڵەکانی دواتری دابین دەکرد.
هەر بۆیە حەسەن ئەو کاری گرتە ئەستۆ بە جۆرێک کە لەگەڵ خوێندنەکەی و دەوامی قوتابخانەیدا بگونجێت. ئەمە هەتا ڕۆژی پێشچوونی مەحموود بۆ میسر، چونکە مەحموود تا ڕۆژێک پێش سەفەرەکەی بەردەوام بوو لە کارەکەی. دەبوو منیش بچمە شوێنەکەی ئەو و لەگەڵ محەممەدی برامدا لە کاگەکەی خاڵۆم کاری پاکردنەوە ئەنجام بدەین. پێش ئەوەی مەحموود بچێت بۆ سەفەر، دایکم پێداویستی زۆری بۆ دابین کرد تا لەگەڵ خۆی دابیبات. هەندێک زەیتی زەیتون و چایی و مەلوخیەی وشک و بامەی وشک کراوە و شتی تری هاوشێوەی ئەمانە ئەو پارەیەشی کۆیان کردبووەوە لە بازاری دراوەکە گۆڕیانەوە بە جونەیهی میسری. دواتر دایکم مەحموودی لەگەڵ خۆی برد بۆ لای بەرگدور و پارەکەی خستە ناو پارچە قوماشێکەوە و خستیە ناو قایشەکەی و قوماشەکەی بەسەردا دووری بۆ ئەوەی مەحموود بتوانێت بۆ خەرجی خۆی بیبات بۆ میسر، لەبەر ئەوەی فەرمانبەرانی گومرگی جوولەکە دەستیان بەسەر پارەدا دەگرت و ڕێگایان نەدەدا گەشتیاران لەگەڵ خۆیان بیبەن بۆ میسر. مەحموود چەند جارێک چووە بارەگای خاچی سوور کە گەشتی قوتابیانی لە کەرتی غەزەوە بۆ میسر و گەڕانەوەیانی لە نێوان دەسەڵاتی داگیرکەر و میسردا ڕێک دەخست تا ئەوەی وادەی سەفەرکردنی زانی لەسەری پێویست بوو وە قوتابیانی هاوڕێی بچنە بەشی هەواڵگری لەسەرا. لەوێ لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرا و هۆشداریان پێدەدان لە کارکردن لەگەڵ ڕێکخراوی ڕزگاری خواز و هەوڵیشیان دەدا هەرکەس بیان توانیایە بیکەن بە پیاوی خۆیان. شەوی پێش سەفەرکردنی مەحموود هەمومان تا درەنگانێک و زیاتر لەوەی شەوان لەسەری ڕاهات بووین لەگەڵی ماینەوە، چونکە ئەو بەجێمان دەهێڵێت و ساڵێکی تەواو لێمان دوور دەکەوێتەوە. شەوێکی پڕ لە پێکەنین و گریان و خۆشی و دڵتەنگی بوو. تێکەڵەیەکی زۆر سەیری هەست و سۆز بوو، پڕیش بوو لە ڕێنمایی و فەرمانەکانی دایکم بۆ مەحموود. دەمە و بەیانی زوو لە خەو هەستاین. دایکم دوو جانتای گەوری ئامادە کردبوو کە مەحموود کڕی بوونی، هەموو شت و پێداویستیەکانی تێکردبوون. حەسەنی برام جانتایەکیان و حەسەنی ئامۆزاشم جانتاکەی تریان هەڵگرت و دایکم لەگەڵیان چووە دەرەوە بۆ خواحافیزی لە مەحموود. ئێمەش بۆ خواحافیزی تا سەر کۆڵانی گەڕەکەکەمان لەگەڵی چوین و بە دڵێکی خەمبارەوە گەڕاینەوە. ئیتر بەم جۆرە زیاتر لە واتای دابڕان لە ئازیزان تێگەیشتین. ئەوان تا بەردەرگای خاچی سوور لەگەڵی ڕۆیشتبوون، خەڵکێکی زۆریش لەگەڵ کوڕەکانیان ڕۆیشتبوون بۆ خواحافیزی. قوتابیەکان لە ناو پاسەکەدا چاوەڕوان بوون و کە سوکاریشیان لە دوورەوە چاوەڕوانیان دەکردن و ئاماژەیان بۆ دەکردن. پاسەکە کەوتە ڕێ و خەڵکەکەش تا لە چاون بوو بەدەست خواحافیزیان لێ دەکردن. پاش چەند ڕۆژێک لە سەفەرکردنی مەحموود، ئافرەتێکی دراوسێمان هات سکاڵای لە دەست حەسەنی ئامۆزام هەبوو کە کچێکیانی بێزار کردووە. دایکم لە شەرماندا دەم و چاوی سوور هەڵگەڕا و بەڵێنی پێدا حەدێک بۆ ئەو کارە دابنێت. باپیرم لە جێگەدا کەوتبوو، بەهۆی پیری و نەخۆشیەوە توانای هیچی نەبوو. مەحموودیش چوو بوو بۆ میسر. ئەوەی لە ماڵدا مابووینەوە لە حەسەن بچووکتر بووین. حەسەن گەورە بوو، زاڵبوون بەسەریدا کارێکی سەخت بوو. لەبەر ئەوە دایکم بیری لە بەکارهێنانی فێڵ و قەنەعەت پێکردنی کردەوە. دەمە و ئێوارە دایکم بانگی کرد و داینی شاند و قسەی لەگەڵ کرد. ئازیزم، دراوسێ مافی هەیە بەسەر دراوسێوە. تۆ باوکت شەهیدە، ناوبانگی باوکت و ناوبانگی خێزانەکە و ڕێز و شەرەفی ئێمە. باشە خەڵکی چیمان پێ دەڵێن؟ لە کۆتاییدا حەسەن بەڵێنی پێدا ئیتر لەو کچی دراوسەیە نزیک نەبێتەوە. دایکم لی پرسی، وعدی شەرەف دەدەیت حەسەن؟ بەڵێ مامۆژن، وعدی شەرەف بێت. دوای چەند ڕۆژێک ئەو ژنە دراوسەیەمان هاتەوە و دەلەرزی و هاتە ژوورەوە قیژاندی. مەحموود، مەگەر ئەو کوڕە نەیوت واز دەهێنم، کچەکەی لە شەقامەکەدا بەگیر هێناوە و دەستی بۆ بردووە. دایکم بە تووڕەییەوە هەستایەوە وتی، هەوڵمدا ڕێزی نشتکێنم و هێنام بە تەنیا ئامۆژگاریم کرد. ئینجاوتی، عەبەد، خۆت باش دەزانیت نە من و نە تۆ هیچ کاممان پیاومان نییە تەمبەی بکەن. سوێند بەخوا، کچەکانی تۆ وەک کچی خۆم سەیر دەکەم. وەرە بیر بکەینەوە چۆن چارەسەری ئەم کوڕە بکەین. پێکەوە دانیشتن. دایکم بیرۆکێکی خستە ڕوو کە لە کاتی خەوتنی دابی بەستنەوە و خۆی و منداڵەکان لی بدەن. خۆ ئەگەر کارێکی دووبارە کردەوە ئەوە پەنا بۆ یەکێک لە خۆبەختکاران دەبات تەمبەی بکات بۆیان. ئیدی چی دەبێت با ببێت و دەست و قاچی بشکێنن. دایکم گوریس و گۆچانی ئامادە کرد. کاتێک حەسەن گەڕایەوە و پاش نان خواردن چوو بخەوێت، دایکم و حەسەن و محەممەدی برام چوونە ژوورەوە بۆی. پاش ئەوەی دڵنیا بوونەوە کە خەوی لێکەوتووە، دایکم گوریسەکەی لە قاچی ئاڵاند و بە هێواشی بەستیەوە. باپیرم خەبەری بووەوە. دایکم بۆی باس کرد حەسەنی ئامۆزام چی کردووە. باپیرە دەلەرزی و دەیوت،
یەخوا ڕوودڕەش بێت حەسەن، خوا ڕوودڕەش بکە حەسەن، لی بدەن دەست و قاچی بشکێنن. حەسەن خەبەری بووەوە و بینی بەستراوەتەوە، دەستی کرد بە هەڕەشە و گۆڕەشە، بە گۆچان لەم لاو ئەو لاوە لی دەدرا، ئەو هەر جنێوی دەدا و هەڕەشەی دەکرد، زۆر بەخەستی لێیاندا. دایکم تیگەیاند بۆیە لە ناو ماڵدا لێیانداوە تا ئابڕووی نەچێت، خۆ ئەگەر دووبارە ئەو کچە بێزار بکاتەوە ئەوە هەواڵ بە خەباتکاران دەدات و داوایان لێ دەکات دەست و قاچی بشکێنن. پاشان بە بەستراوەیی بەجێیان هێشتا بەیانی داوای لە ئیبراهیمی ئامۆزام کرد بیکاتەوە. ئیبراهیم کوڕێکی چاک و گوێڕایەڵ و زیرەک و کۆششکار بوو لە خوێندنەکەیدا، چوو گوریسەکەی کردەوە، حەسەن لێیدا و هەڕەشەی لێ کرد. پاشان هاتە ژوورەکەی ئێمە تا هەڕەشە لە دایکم بکات و هەوڵی دەدا بیترسێنێت. دایکم هاواری کرد بەسەریدا، بە هۆشی خۆت وەرەوە، وا دەزانیت بەوە دەترسم لێت، تۆ گەمژەیت، کەسیش لە گەمژە ناترسێت، تۆ هەرگیز نابیت بە بەشەر و نابیت بە پیاو. حەسەن پەلاماری دایکمی دا و پاڵی پێوەنا و دایکم کەوتە سەر زەویەکە، ئێمەش هەمومان پەلاماری ئەوماندا و خستمانە سەر زەویەکە و کەوتینە لێدان و گاز لێگرتن و قژڕاکێشانی. هەستایەوە و دەستی دەوەشاند و جنێوی دەدا و لە ماڵ چووە دەر. حەسەن ڕۆشت و نەگەڕایەوە، دەستمان کرد بە پرسیارکردن، وتیان چووە بۆ زەویە داگیرکراوەکانی ساڵی 1948 و لەوێ کار دەکات و بڕیاری داوە نەگەڕێتەوە بۆ خوێندن. باری تەندروستی باپیرەم تێکچوو، وەفاتی کرد، بە گریان و فرمێسکەوە ماڵ ئاواییمان لێ کرد. خۆی گەورە لێی خۆش بێت و بیخاتە بە ڕەحمەتی خۆی و بە بەهەشتی شاد بکات. باپیرەم مرد و هیچی لەبارەی چارەنووسی باوکمەوە نەزانی کە 5 ساڵ بوو، هیچ هەواڵێکی نەبوو. ئەو نەوەیەشی چاو پێ نەکەوتەوە کە ڕای کردبوو بۆ غەزا تا لە خاکی داگیرکراودا کار بکات. مەحموودیش لەلای نەبوو، بەڵام ئێمە ئەرکی خۆمانمان بەجێگەیاند. دراوسێکان لەگەڵمان بوون لە خۆشی و ناخۆشیدا، خێوەتگەکە وەک یەک خێزان وابوو.